لە ماوەی ڕابردوو نیگەرانی هەبوو لەبارەی بیناکانی چاکسازی لە پارێزگاکانی هەرێمی کوردستان هەر پەیوەست بەوە سەرۆکی دەستەی سربەخۆی مافی مرۆڤی هەرێمی کوردستانیش ڕایگەاندووە هەرچەنە بەڵێنێک هەبووە بۆ نۆژەنکردنەوە و دروستکردنی بینای چاکسازی لە پارێزگاکانی هەرێم بەڵام تا ئێستا ئەو کارە نەکراوە. ئێمە دەمانێت ئەمڕۆ گفتوگۆکەین لەو بارەیەوە بۆ مەبەستە لە ئەستودیۆکانمان لە شاری هەولێرەوە بەڕێز پەیام فەتحوڵڵا بەرپرسی پلاندانان لە بەڕێوەبەرایەتی گشتی چاکسازی کۆمەڵایەتی حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵماندایە. ئەم کاتت باش و سڵاوت لێبێ. من دەمێت بۆ دەست پێ بکەم ئەو نیگەرانیەی کە دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستان هەیەی نیگەرانیە کە یعنی واقعە. سەرەتا سڵاو بۆ ئێوە، سڵاو بۆ بینەرانی کورسات، بەیانی ئێوە باش. بەڵێ ئەو نیگەرانیانەی کە دەستی مافی مرۆڤ لە ماوەی ڕابردوودا سەبارەت بە خراپی بینایی چاکسازیەکان کە خستی ڕوو، بەڵێ ئەو نیگەرانی لە جێخۆیدایە هەروەکو ئێمە پێشتریش لە چەندین پرۆگرام و لە بەرنامەکانی ڕابردوودا باسیۆمان کردووە کە بیناکانی چاکسازی تا ڕادەیەکی زۆر شیاونین بۆ ئەنجامدانی پرۆسەی چاکسازی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان، بەتایبەتی ئەو سێ بینایی کە لە بەڕێبەرایەتەکانی چاکسازی ژنان و منداڵان هەولێر دهۆک سلێمانی هەیتمان بکە بەڕاستی ئەم بینایانە شیاونین بۆ ئەنجامدانی پرۆسەی چاکسازی کۆمەڵایەتی، چکە بیناکانە کۆن و شوێنەکانە زۆر بچووکن و کاتی خۆی کە ئەم بینایانە کە دروست کراوە بە هیچ زۆرێک بە ئەو دروست نەکراوە کە ئەم ژمارە زۆرە سادراوی یاخود ئەم ژمارە زۆرە نەوجەوان و ئافرەتەی کە لە چاکسازیەکانی ژنان و منداڵان تێدا بکرێتەوە ماوەیەکی زۆر بەسەر دروستکردنی ئەم بینایانە تێپەڕ بووە و زۆر کۆم بووە، تا ڕادێش زۆر کۆنیش بووە. بۆیە دەکرێت بڵێن ئەم نیگەرانیانەی کە دەستی مافی مرۆڤ خستێ ڕوو لە جێ خۆیدایەوە سەبارەت بە بینای چاکسازیەکانی گەوران هەرچەندە بیناکانی نوێیە لە ساڵانی 2008 دروستکراوە، بەڵام ئەمانش لە تااقەتی ئەو ژمارە سۆرە سادراوە نینە کە ئێستا لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان هەیە و ڕۆژانەش لە زیادبووندایە. بۆیە دەکرێت بڵێن ئەم نیگەرانیانەی کە دەکرێت لە ڕاگەیاندنەکان لەلایەن دەستەکانی لەلایەن دەستی مافی مرۆڤ تا ڕادێکی زۆر لە جێ خۆیدایە و دەکرێت بڵێن کە ئەم بینایانە بەڕاستی لە ئێستا دەشیاوین. هەرچەندە ئێمە لە ماوەی ڕابردوودا چەند پارچە زەویەکمان بۆم بەبەستەوە گرتووە لە هەر سێ شاری هەولێر و دهۆک و سلێمانی بۆ مەبەستی دروستکردنی بینای تازە بۆ هەر شەش چاکسازیەکە هەرێمی کوردستان. باشە کاک پەیام، ئەگەر پێم بڵێ بەڕێستان لە نزیکەوە ئاگادارن چونکە بەرپرسی پلاندانانن لەو بەڕێوەبەرایەتیە، ڕێژەی ئەو کەسانی کە لە چاکسازیەکان چەندەش بەژمارە لەلاتە، یعنی وا ئەڵەی زۆرە و بەرگە ناگرێ؟ زۆر سپاس. سەبارەت بەم پرسیارە بەڵێ ژمارەی سادراوان لە ئێستادا نزیکەی 4906 سادراومان لە هەر چاکسازی هەرێمی کوردستانەیە کە ئەم ژمارە زۆرە بە زۆربەی نزیکەی 4500 سزادرا و تەنها لە چاکسازیەکانی گەوران هەنا لە هەولێر و دۆک و سلێمانی کە کاتی خۆی هەر یەک لەم چاکسازیانە چاکسازیەکانی گەوران بۆ نزیکەی 900 سزادرا دروست کراوە بەپێ ئەو قاعانەی کە دروست کراون. بەڵام لە ئێستادا نزیکەی 1000 تاکو 2000 سادرا و لە هەر چاکسازیەکی گەوران هەیە کە بەڕاستی ئێمە ئەو غورفانە یاخود ئەو هۆڵانەی کە بۆ سادراوان و مانەوەیان تێدا دروستکراوە بەخۆی لەدا تاکو 12 سادرا و دەکرێت لەم شوێنەدا بنرێ. بەڵام ئێستا لە هەندێک ژوور هەیە نزیکەی 30 سادرامان تێدا داناوەتەوەش بەهۆی ئەوەی کە قاعمان نییە و شوێنمان نیە جێگەیان تێدا بۆ بکرێتەوە و بەردەوامی ژەکو باسم کرد لە پرسیارەکە ڕابردوو ڕۆژ بە ڕۆژ ژمارەی سادراوانیش لە زیادبووندایە. بۆیە دەکرێت بڵێن ئەم ژمارە زۆرەی کە ئێستا هەیە نزیکەی 5000 سادرا و بەرگەی ئەم وای یاخود چاکسازیەکان بەرگەی هەم ژمارە ناگرن و ڕۆژان لە زیادبووندایە. بۆیە ئێمە چەند جار داوامان کردەوە بۆ سەر و خۆمان بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بۆ ئەنجومەنی وەزیران کە بکرێ ئەم زەویانە کە ئێستا کە بوونیان هەیە بۆمان
بۆمان بیکەنە بینا کە لە 2012 تاکو ئێستا بڕیاری لەسەر درراوە هەروەها چاکسازەکانی گەوران کە بکرێت زیاتر فراوان بکرێ بۆیە وەکو باسم کرد نزیکەی 5,000 سادرا و بۆ ئەم ژمارە زۆری کە بەردەوامش لە پاقەتی ئێمەدانە وەک چاکسازەکە. بەڵێ کاک پەیام تۆ ئاماژەت بۆ کرد لە 2012 بڕیار دراوە لەسەرەوەی ئەو چاکسازیانە دروست بکرێت بۆ ئەوی کە ئەم کێشەیە چارەسەر بکرێت. ینی ئەوەی کە قەیرانی ئابوووریە لە هەرێمی کوردستان لە 2014 زیاتر یا بۆ 15 سەری هەڵدا پێشتر ئەم کارە بۆچی ئەنجام نەدرا؟ ئێوە وەکو پلاندانان بە دوواداچوونتان کرد بۆچی حکوومەت بەدەنگ ئەو داواکاری ئێوە نەهاتووە لەو کاتەیە؟ هەڵێ کاکش وەکو باسم کرد ئێمە لە 2012 کە بڕیار لەسەدرا دراوەتە تەندەرین زەوی بۆ دابینکراوە ئەو ڕێوشێنە یاسایانەی کە بۆ دابینکردنی زۆی و دروستکردنی بیناکە سەرجەمی تەوا بۆ ئەو کات بودجەیەکی بۆ تەرخانکرا. بەڵام وەکو باسم کردی کاتی لە کۆتایی 2013 کە قەیرانی دارایی هات دوای ئەم قەیران داراییە وی کرد کە زۆربەی ئەو پرۆژانە ڕاوەستن زۆربەی پرۆژەکانی دیکە کە لە هەرێمی کوردستان هەیە ئەو هەم پرۆژانەی چاکسازیش بە هەمان شێوەی پرۆژەکانی دیکەی حکوومەتی هەرێمی کوردستان لەو کاتەوە ڕاوەستە بووە چەندین جار بە دوواداچوونمان کردووە لە لایانی پەیوەندیدار لەوە وەکو باسم کرد لە وەزارەتی خۆمان لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتەکانی دیکە پەیوەندیدار لە وەزارەتی دارایی کە بکرێ وەکو بەرنامە بۆمان جێبەجێکردن سەرەتا ئێمە لە هەولێر کە دەستمان پێکرد بەهۆی ئەوەی زۆربەی ژمارەی سادراوانمان کە لە ئێستا لە چاکسازی هەولێرە لە هەردوو چاکسازی هەولێرە بۆیە چەندین جار پەیوەندیمان بە وەزارەتی خۆمان بۆ لایەنی پەیوەندیدار کردووە کە بکرێ دەست بکرێتەوە بە ئەنجامدانی ئەو پرۆژانە و پرۆژەکان بکرێتەوە سەرکار کە وەکو باسم کرد لە هەولێر نزیکەی 126 کارەکانیشی ئەنجام درراوە هەردوو بینای چاکسازی ژنان و نەوجەوانان. بەڵام هەروەکو ئەم بارە دارایی کە لە هەرێمی کوردستانی ئێستا بۆیە دەکرێت برێم ڕێگری سەرەکی بووە بۆ ئەوەی کە ئەم هەم پرۆژانە جێبەجێ نەکرێ و چەندی جان بەڵێنمان پێدراوە لەلایەن سەرۆکایەتی حکوومەتەوە کە لە داهاتێکی نزیکدا و ئێمە ئێستا لە چەند ڕۆژ ڕابردوژە لە سەرخەت بووینە بۆ ئەم بابەتە چکە لەوە زیاتر ناتوانین بەڵێ ئەو ژمارە زۆر لە بەرامبەر ئەو داواکاریانەی ئێوە کە ئێستا ئیتر کاتی ئەوەیە کە تا ڕادێک چکە باری دارایی وەکو ئەو کاتە پێشووتر قەیرانی دارایی نەماوە ئێستا باری دارایی باشترە حکوومەت وەڵامی چییە بۆ ئێوە ئەڵێ چی ئەگەر ئێوە کات ئەتانەیە و پرۆژانە دەست پێ بکاتەوە؟ ئەڵێ هەروەکو باسم کرد کە حکوومەتی هەرێم بۆ ئەم بابەتە ئێمە چەندی جار بەڵێن دراوە وەکو باسم کرد ئێستا لە ڕۆژە ڕابردوو چەند کۆبنەوەیەک ئەنجام دراوە سەبارەت بە دروستکردنی بینای چاکسازی ژنان و منداڵان لە هەولێر وەکو سەرەتایەک بە دەستپێکردنەوەی کارەکان و ئینشاڵە لە داهاتوێکی نزیک دەکە لە داهاتوێکی زۆر نزیکدا ئەم بابەتە دەبینین کە بکەوێتەوە سەرکار و ئێمە هیوامان وایە کە حکوومەتی هەرێم بەتەنگەم داواکاریمان دێت چکە وەکو باسم کرد ڕۆژانە ژمارەی زۆر سزادرامان بۆ دێ هە لە سەرادراوانی ناوخۆ سزادراوانی دیکە بۆیە حکوومەت لۆم بابەتە بەڵێنی داوا کە چاکسازیەکەی ئەوەی هەولێر سەرەتا چاکسازی ژنان و نەوجەوانان دەست بەکار بکاتەوە و ئینشاڵە لە داهاتوێژ نزیکدا ئەم کارە دەبینین بەپێ ئەو زانیارێک کە هەشمانە و ئەو بەدەداچونێکە کردمان سەرەتا پێم وایە بڕوام وایە یاخۆت کە ئەوەی هەولێر دەکەوێتە سەرکار و کارەکان دەست پێ دەکەن. باش کاک پەیام بێگومان ئەو بابەتی کە ئێمە باسیەکەین کە گرفتە لە بینای چاکسازیەکان لە هەرێمی کوردستان ئەبێتە هۆی دروستبوونی چەند گرفتێکی تر لە ناو چاکسازیەکانە. دیارترین ئەو کێشانە چییە کە بۆ ئێوە دروست بووە لە نەبوونی بینایەکی باشی چاکسازیە؟ کاکشەخە وەکو باسم کرد بەهۆی کەمی شوێن و نەبوونی شوێنی پێویست بۆ ئەنجامدانی پرۆسەی چاکسازی
خۆی لە خۆیدا بە حەقەت ئەگەر بێت و ئەم ژمارە زۆرە کە بەردەوامیجە زیادبووندایە دەبێتە هۆی یەکەم زیادبوونی قەرباڵغی ناو هۆڵی سادراوان و ئێمە نتوانین بەپێی ئەو سیستەمە ئەو یاخود ئەو ستانداردە ئەو ستاندەری نێودەوڵەتی کە هەیە بتوانین پۆلێنی سادراوان بە شێوەیەکی گونجاو بە شێوەیەکی ستانداردەی نێودەوڵەتی جێبەجێ بکەین کە بکرێ هەر ژوورێک بەپێی ئەم ئەوەی بۆ دادرا لە 10 کەس تاکو 12 کەس بۆ دابدرێ و هەروە کار دەکاتە سەر یاخود ڕێگری دەکا لە ئەنجامدانی ئەو پرۆسانەی کە دەبێتەوەی شاندنەوەی سادراوە وەکو ئەنجامدانی ڕاهێنانی پێویستکردنەوەی هەوەرشانەی کە سادراوە کار تێدا دەکەن سیستەمی خوێندن کەمانە هەموو ێستا لە چاکسازەکان مەبوونی هەیە و ڕاهێنانەکان یا ئەگەر هەگە بێت باز دۆ بکەین سزادرا و کاتێک کە دێتە نێو چاکسازەکان ئەو ماوەی کە لە لای تۆ ئەو ماوەی کە ئازادی لێوەردەگیرێتەوە ئەم ئازەکەی پێویستە تۆ بە شێوەیەکی گونجاو بەپێی ئەو بەرنامەی کە لە چاکسازەکاندا بوونی هەیە کە مامەڕێ لەگەر بکەی بەڵام ئەم ژمارە زۆرە و نەبوونی بینایەکی گونجاو و هەروەها کەمی ئەو بودجەی کە لای حکوومەتەوە بۆ ئێمە دابینکراوە بەڕاستی وا دەکات کە سیستەمی یاخود پرۆسی چاکسازی کۆمەڵایەتی بە گوێرەی ئەو بەرنامەی کە ئێمە بۆی دادنین ساڵانە کە پلان بۆ داین بەڕێوە نەچێت چکە ژمارەم هەم ژمارەی سادراوان زۆرە هەم نەبوونی شوێنی پێویست هەم ئەو بودجەی کە بۆ ئێمە دابینکراوە بودجەیەکی کەمە بۆ ڕاهێنان و شیانەوە ئەو خزمەتگوزاریانەی کە پێشکەش دەکەین وەکو خزمەتگوزاری خوێندن خزمەتگوزاری کۆمەڵایەتی خزمەتگوزاری یاسایی ئێمە بەهۆی ئەمە ناتوانین بە جێرە پێویست ئەم خزمەتگوزاریانە پێشکەش بە سادرام کە بۆیە دەکرێت برم ئەو ڕێگریانەی کە هەنا زیاترە لەوەی کە ئێمە هەڵسین بە ئەنجامدانی کارەکانمان چونکە وەکو باسم ئەو قەرباڵغی زۆرە و هاتنی ڕۆژانەی ژمارەیەکی زۆر وا دەکات کە کارەکانمە تەڵێکستی پێوە دیار بێ هەرچەندە سەرڕائەوەی کە کارمەندانمان بۆ پەڕی لە خۆبردووی بۆ پەڕی تواناوە حوڵیان داوە کارەکانیان جێبەجێ بکەن سەرڕای ئەو نەبوونی بودجە و کاتی خۆی لە چەند سڵای ڕابووردا دواکەوتنی موچە بەڵام هیچ کاتێک کارمەندانمان لە کارەکانی خۆیان نەکەوتن و دەوامی 24 ساعت ئەنجام درا لە چاکسازەکان بەڵام وەکو باسم کرد نەبوونی شوێنی گونجاو نەبوونی هۆڵی پێویست بۆ ڕاهێنان نەبوونی یاریگای پێویست بۆ وەرزشەکان نەبوونی هۆڵی پێویست بۆ ئەنجامدانی چاڵەچێ ڕۆژنبیری و کردنەوەی سیمینارە تۆرشە بکان وا دەکات کە بە پێویست نەتواندرێ ئەو بەرنامەی کە ئێمە ساڵانە بۆ دادنین کە دەیان بەرنامەی جۆرا و جۆرە لەگەر بە یارمەتی ڕێکخراوە دەوڵەتەکان ڕێکخراوەکان ناوخۆ نەتوان بە پێی پێویست ئەنجام بدەین. من دوا پرسیارم بۆ جەنابە ئەوەیە کە ئەگەر هاتوو ئەم دۆخە بەم شێوەیە بەردەوامی هەبووە بینای چاکسازیەکانیش بەم زوانە تەواو نەبوو ئێوە پلانتان داناوە بۆی کە چی ئەکەن لە داهاتوە چونکە ئەگەر ئەمە بەردەوامی هەبێ خۆتە زانی کێشە و گرفتی زۆر گەورە تریشتان بۆ دروستەکە. هەڵێ سەبارەت بەمە وەکو باسم کرد ئێمە سەرڕای ئەوەی کە چەندی ساڵە ئەم گرفتەمانی لە 2010ەوە لە ساڵی 2010 کاتی خۆی کە چاکسازەکان کە ئەو کات لە 2010 لە بەندیخانە سەر بە وەزارەتی ناوخۆ بگوێزرایەوە بۆ سەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە دەبێت ئەوش بڵێن سیستەمی چاکسازی لە هەرێمی کوردستان سیستەمێژی تازەیە لە چاو وڵاتانی دەوروبەر و لە چاو وڵاتە پێشکەوتەکانی جیهان کە ئەمان چەندین ساڵ و دەیان ساڵیان لە خزمەتکردن و لە ئەنجامدانی و تاقیکردنەوە و ئەزمونیانەیە لە چاکسازی بەڵام وەکو باسم کە نزیکەی 14 ساڵە چاکسازیەکان هاتوۆتە سەر وەزارەتی کار و هاتو سەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و گەڕاوەتەوە بە شێوازێکی مەدەنیانە کار دەکەین بۆیە دەکرێت بڵێم ئێمە وەکو بەڕێبەرایەتی گشتی چاکسازی ساڵانە پلانی خۆمان دەدەنین سەرڕای ئەو ئاستەنگانەی کە هەیە سەرڕای ئەوەی کە نەبوونی شوێنی پێویست بەڵام تاڕادێکی باش توانیمانە بە گوێرەی ئەو توانایکە لە بەردەست خۆمان بگوزێنین لەگەڵ دۆخەکەدا و لە زۆربەی کات بەهۆی نەبوونی شوێن لە ڕێگای کابینات لە ڕێگای دروستکردنی هۆڵی جیاوت لە شوێنەکە ناو چاکسازەکان توانیمانە تاڕادەیەکی باش ئەم کەم کورتیانە کەم بکەینەوە بەڵام لەسەر توانایی کارمەندانی خۆمان لەسەر بە هاوکاری
بە تایبەتی ڕێکخراوە نێودەوڵەتەکان وەکو ڕێکخراوی یونیسف ڕێکخراوی ترایەنگەڵ ئەمانە توانمانە تا ڕادەیەک بە گوێرەی ئەو توانای کەمە دەمانە کردومانە کاری خۆمان کردووە و لە داهاتوشدا ئێمە بەردەوام پلانمان هەبووە لەگەر ئەو دۆخە تقریبان کاکشەخەن لەگەر ئەم دۆخە ڕاهاتوین ئێستا بەڵام زۆری ئەو ئاستەنگانەی کە ڕۆژانە دێتە پێشمان و ئەو کێشانەی کە ناو سادراوەکان دروست دەبێ وای کردووە کە ئێمە بەردام هانا بینە بەر وەزارەتی پەیوەندیدار یاخود ڕێکخراوەکان بۆ ئەم گرفتانەمان بۆ چارەسەر بکەن. بەڵێ بەڕێز پەیام فەتحوڵا بەرپرسی پلاندانان لا بەڕێبەراتی گشتی چاکسازی کۆمەڵایەتی کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر و لەگەڵماندا بووی سپاس دەکەین. سپاس بۆ بەشداریت.